رحمة مهرباني خواب سرجاني پیغمبری پیشوا صلى الله عليه وسلم كفرمي من حسن إسلام المرء تركه ما لا يعني. خوشویستان سلام و رحمت و مهربانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆش حاڵ و بەختەوەرین کا لە ئاڵقەیشتری تازەی بەرنامەی با خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست گەیشتینەوە. دەخوازین و دەپارڕین کە خوای گەورە غەرقی ڕەحمەتی خۆیمان کات و ژیانمان پڕکە لە ئاسوودەیی و تەبایی و خۆشەویستی و سەرنجامی هەموو لایشمان بەخێر بژێڕێ. خۆشەویستان لە تەوری ئەمزارەی بەرنامەی بەفەڕ لە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویستە دەڕۆینە خزمەتی باسێکی زۆر گرین کە لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە خەڵکانێکی زۆر تێوەگڵاون و تووشی دنیایە کارە سات و مەسات و کێشە و گرفتمانەکات لەگەڵ ئەوەشە تاوانێکی زۆر لە بۆ دوا ڕۆژی خۆمان دەنێرین بەبێ ئەوەی هەستێکی پێ بکەین. خۆ هەڵقوڵتان کاروباری یەکتر ئەوەی کە خوای گەورە سوبحانەهو وتعالە باسی کرد لە ئاەتەکەی سەرەتا دواتریش پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ کە لە جوانی ئیسانێکی مسلمانێکی ڕاست و چاک و پاک ئەوەیە کە تەداخل نەکا خۆ هەڵدەقڵتێنتە کاروباری خەڵک. ئێمە لە ڕۆژگاریی وەکۆمڕە دنیایەک معانات و کێشە و گرفت و خەم و خەفەت و نەخۆشی و ناخۆشی دەورەی داوین لەگەڵ ئەوەشە هەرێکێک لە ئێمە تەداخل دەکەینە سەر کاروبار و ئوموری خەڵکانی دەور و بەرمان بەبێ ئەوەی هیچ پەیوەندێکی بێمەوە هەبێ لەگەڵ ئەو تەداخلکردنە دنیایەک کێشە و معاناتێکی وا دروست دەبێ کە زۆر کات دەگاتە حەدیەوەی کە جیابوونەوە و گرفت و معاناتێکی زۆر بهێتەکایەوە گوناحەکەش سەربار. بۆ تاوتوێکردنی ئەو باسە ئاخۆ ئێمە چۆن دەتوانین کەی بۆمان هەیە تەداخلکەین یاخود ئەو تەداخلانە هۆکارەکانی چین چۆن بتوانین چارەسەری بکەن بۆی کۆمەلگایەکی تەندروست بتوانین بەدەست بێنین و ژیانێکی ئاسوودە لەگەڵەکە ببینە سەر هەم لە دنیاش بەختەوەر بین و هەمیش لە دوا ڕۆژ بەهۆی ئەم هۆکارەوە تاوان بۆ خۆمان هەڵنەگرین. لە خزمەتی مامۆستایشی ئەزیز و خۆشەویستی شاری هەولێر ڕێزدار جەنابی مامۆستا مەلا عەلی هەرتەلی پێشنێژ و قوتارخوێنی مزگەوتی حاجی عەزیز لە پێڕەش. مامۆستاجان سلامی خوای گەورە لەسەر بێ زۆر بەخێر بێ. عەلەیکوم السلام ورحمة الله وبركاته. ئێوەش زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین کە لە ماڵێک لە ماڵەکانی خوا و لە خزمەت ستافێکی ئاوا لە خزمەت دینی خوا بەڕێستانن زۆر بەخێر بێن خۆشحاڵ بووین کە میوانداریتان کردین و بتوانین لە میانی ئەو بەرنامەیەوە تیشکێک بخەینە سەر ئەو تەوەرە گرنگەی کە جەنابەت پێشی ئێوە مەئجورن کە ئەم بابەتە تا ئەم بابەتتان دەستنیشان کرد و ئێمەتان دەستنیشان کرد کە ئێمەش پشک و بەشی خۆمان لەم خێرە دەستکەوێ و لە خزمەت بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیاما بین بۆ خستنە ڕووی ئەم بابەتە بەو پێیکە لە تواناماندا هەیە و بە ئەندازەی توانا و هەبوونی زانست و عیلمی خۆمان بتوانین خزمەتێک بە بینەرانی ئازیز و خۆشەویست بکەین. زۆر بەخێر بێن خۆشحاڵ. زۆر سپاس مامۆستا. بەڕێستان وەکو مامۆستایش ئاین و باقی مامۆستای بەڕێزەکان زیاتر لەگەڵ خەڵکا تێکەڵن معانات و کێشەی خەڵکان زۆر دێتە لای. جا دەمێ پرسیاری ئەو بکەم ئاخۆ خۆ هەڵقوڵتانە کاروباری یەکتری لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕات چەندە باوە وها دەبێتە مای ئەوەی کە دنیایەک لێکەوتەی خراپی لێ بکەوێتەوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم لك الحمد وإليك المشتكى وأنت المستعان ولا حول ولا قوة إلا بالله. سرتا بهم خوشا دەستپێشی بابەتەکەمان لە خزمەت ئەو ئاەتەی سوورەتی النساء دابین کە هەم بابەتەکەمان دەوڵەمەندتر دەکا کە خير الكلام كلام الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله وهو محسن واتبع ملة إبراهيم حنيفا واتخذ الله إبراهيم خليلا. طبعا مامۆستا جەوهەری بەڕێز دووبارە و سێبارە جەنابتان بەخێر بێن خوای گەورە پاداشتان داتەوە. ئەم بابەتە کە لەوە پرسیارت کرد ئێمە بە ئەندازەی تێکەڵاوبوونمان لەگەڵ خەڵک و کۆمەڵگەدا فعلا یەکێک لەو گرفتانی کە هەستی پێ دەکەین یەک لەو کێشانەی کە زۆر بەی وەک بڵێ بووە بە سەرچاوەیەک چاوگەیەک بۆ زۆربەی کێشەکان
ئەم بابەتەیە کە تەدەخولاتی خەڵکە بۆ ئیش و کاروباری یەکتر خەڵک دەبینن کە چاوی زۆر لە سەریەکە هەر لە حەسادەتێکەوە بگرە کە ئەمە یەکێکە لە گرفتەکان کە ئەمەش دەرهاویشتەی ئەو بابەتەیە هەر لە حەسوودیەکەوە هەر لە گومانێکی خراپەوە هەر لە بەدوای کەوتنی عیب و عاری یەکتر باسکردنی دەتوانی بڵێ یەک لە هۆکارە سەرچەکان بریتێ لە حەسادەت بردن چای پێ هەڵنایە چاوی پێ هەڵنایە ینی حەسوودی ئێرەی پێدەبا ئەمە کە دەبینن کۆمەڵێک کێشە و گرفت لە ناو کۆمەلگەدا کە بەدایان و سەدان گرفت و کێشە لە ناو کۆمەلگەدا هەیە کە ئێمەش سپاس بۆ خوا کە خوای گەورە ئێمەشی وە بە ئەندازەی شارەزابوونمان و وەکو مامۆستا و مەلای ئاینی دەبینی خەڵک بە ئیشی ڕوو لە ئێمە دەکا بۆ چارەسەری کێشەکان ینی ئێمەش تەبان سپاس بۆ خوا کە دەچین ناو بابەتەکە خەڵک ڕێزی زۆری بۆ مامۆستایانی ئاینی هەیە و لەوانەیە ئەوەی ئێمە دەتوانین کەسێکی ئەستیادی نەتوانێت تەدەخولی ئەو کاروبارانە بکە ئەنجامە ئەو فەرمودەی کە دەستپێکی بابەتەکە جەنابەت کە باست کرد من حسن ئیسلامی المەرئی تەرکوه ما لا یعنی کە حەدیثەکە ئیمامی ترمذی بۆمان دەجێڕێتەوە کە حەسەنە دەفەرموو یەکێک لە جوانیەکانی یعنی یەکێک لە شاکار و بەها باڵا و بەرز و جوانەکانی موسڵمانان چییە ئەوەیە کە وازبێنێ لە شتێک کە هیچ پەیوەندی بەوە نەبێ بەڕاستی ئەمە کۆمەڵێک کێشەمان بۆ چارەسەر دەکات جێبەجێکردن و تەطبیقکردنی یعنی پراکتیزە بووکردنی ئەم فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەمڕۆکە دەیان و سەدان کێشەی موسڵمانان حەل دەکا دەیان و سەدان تاوان لا دەبا دەیان و سەدان گرفتی کۆمەڵایەتیمان بەولاوە دەنێ دەیان و سەدان کێشەی سیاسیت کێشەی اقتصادیت کێشەی ئەمنیت کێشەی کۆمەڵایەتیت کێشەی شەڕ و ئاژاو و ناخۆشی هەموو ئەوانە بۆ چارەسەر دەکە ینی دەستخۆشیم بۆ جەنابتە کە ئەم بابەتە دیاری کرد باوەڕکە بابەتێکە کە ڕۆژانە ئێمە ئیشمان بەوە هەیە چونکە ئەگەر دەتوانێت پێمان بڵێ ئەو کێشانەی دێهێنە لای جەنابتان و مامۆستایانی ئاینی گرنگترینیان ئەو هۆکارەکەیتی کاکە هەر هیچ نەبێت کابرا دەبینی لە خۆ کۆمنتێک بۆ کەسێک دەنووسێ قسەیەکی نەشایی پێ دەڵێ کە ئەسڵم پەیوەندی بەوە نییە ئەمە چەند گرفتە ژن و مرد بێکەوە لە ماڵی کێشیان نییە بەڵام خەڵک تەداخڵاتی خەڵکی دەکە جیا ببنەوە دەرو دراوسێ ئافرەت فلان ئەمە چی بووە ئەرێ فلان کەس بۆ لێی درا حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەفەرمێ لا يسأل الرجل فيما ضرب امرأته خەڵک نابێت لەوەش بپرسێکا کە فلان کەس ئەرێ بۆ لە ژنی خۆیدا ئەرێ بۆ تەلاقیدا ئەرێ دەزان کچی فلانی تەلاقدا و لەسەر چی ئەرێ هەزار و یەک بوختانیشی بۆ دروست دەکەن هەزار و یەک کێشە و بێشە هەیە ئێستا قەزیە هەیە من تێداینە هەر لەسەر یەک نام و یەک ڕیسالە و بەغەڵەت ئەو لەوی بۆ یعنی بەڕاستی کە بەداخەوە کە ئێمە ئەگەر بە ئەنجامی دوورکەوتنەوەمان لەو فەرمودەی هەر هیچ نەبێ ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هەندێک فەرمودە هەیە ئەوەندە ما قل ودل ینی ئەوەندە کورت پوختە بەڵام ئەگەر وەکو عولەما کە قسەیان لەسەر کردووە چەند فەرمودەیەکەنە کە لە پەنجەی دەست ڕەت ناکە ئەگەر بەس ئەو چەند فەرمودەیە ئێمە ڕۆژانە کاری پێ بکەین ئیشی لەسەر بکەین باوەڕتان هەیە بە 150 کێشەکانیشمان چارەسەر دەکەین یعنی فەرموو کە دەفەرمێ من حسن إسلام المرء ترك ما لا يعني حديث كان فرمي لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه حديث كان فرمي لا تغضب كفرمي برسياري ليكر اشتيكم فير كفرمي لا تغضب أوصيني قال لا تغضب فردد مرارا قال لا تغضب يعني بسن وشيك بس تورا ما تخوى تورا نبوني أمره سن قرفت البوتسارة سردك تخوى تدخلي إشي خلق مكة ونا موضوعي خلق هر بقصة هر بكردوا بتساو يعني بدواي إيشو كاري خلق ومكة زانتو وكدل أجزمان بيله صراحته إسلام تسون مثلا تسند جرينجي بابا سبابة الدعوة هم لقرآني كخواي جرب أسكرده همش فلم كان في غمر خاص الله وسلم. بله طبعا أما وكو آتيك لخدمتي دعوة كذا فرمي ومن أحسن دينا ونيا ديار أمك باسي حسنة باسي إحسانة زانا لوتكي هذا برزي عبادتي إحسانة كف لي برسيار كفرمي فأخبرني عن الإحسان جبريل دي عليه السلام لبيغمبر صلى الله عليه وسلم دبرسي أخبرني عن الإحسان قال أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك يعني دابي إنسان دائما مراقبة إخوائي لبرتساوبه هرتي ديكا هرتي ديلي وبزانك أخوة دي بينيه خو أقرأتوش أخوانا بيني أخواتو هرد بينيه يعني بشيوية مراقبة إخوة بكي أقل زمان دبي أقل لجمو زولد به أو دقي لوتكي هذا برزي
ئیحسان و عیبادەت و بکەوە. ئەوەش دەیگرێتەوە کە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم لە پێناسەی ئینسانی مسلمانە المسلم من سلم المسلمون من لسانه ويده ئەو شەو بابەتێک کە بە زبان لە دەست ئەمین بێ هەمان شتە مامۆستای بەڕێز ئێستا تو ئەمە کە خاڵ بە خاڵ باسی کەین یانی تەماشا دەکەی چاکە و ئیحسانی ئەوانە کە لە لوتکە هەرە بەرزی ئیسلام و یان کەسی مسلمانە ئەوەیە کە واز بێنە لەو شتێک کە پەیوەندی بەوە نیە ئەوە شتێکە عامە وەکو حەدیثەی کە چەند حەدیثێکمان باس کرد یەک لەو حەدیثانە فەرموو ئەوەیە ئەتو ئەگەر بێنی ئەو مۆزوعە وا کاکە ئەمە ئیش و کاری خەڵکە چی هەیە چی نییە چۆن دەخوا کو دەخەوێ چەند ژنی هەیە چەند ژنی هێناوە ژنی لەکوێ هێناوە چەند مناڵی هەیە ژیانی چۆنە کاسبی چۆنە مەعاشی چییە چێوە دەڕوە ئەزانی خەڵکێکی ڕۆژانە ئیش و کاری ئەوەیە بە دوای ئەم قسانەوەی ئەوە نابێتە هۆکارش بەوەی کە جگەلەوەی کە کێشە و معانەت لە بۆ کەسی بەرامبەر دێنێتەوە هەمیش بەخۆی بەهۆی دروستبوون ئەو حەسادەت و تەداخولکردنە ژیانی خۆشی زەیقەت و تاڵ دەکات تووشی غەم دەبێت تووشی ناخۆشی دەبێت کە دەزانی فلان کەس هەیەی خەمی خۆت گەلە کەم نییە خەڵکی هەڵدەگری کەم نیێت و ئەجا غەم لە خۆت بارکەی کە دەزانی ئەوە ئەتونیتە ئەتو بە دوای ئیشی ژیان و کاکە و بۆ دەرکەوت کاکە جەنابەت هەیتت ئەوە لە دوای تومە بۆم دەرکەوت کە ئەتوو هەبووی بۆ من چ دەمێنێتەوە تەنها غەمکردنە و غەم یان ئەوە تا دۆستت پێ خۆشحاڵەیان دوژمنت پێی ناڕەحەت ئەو حەسادەتەش دەبێتە هۆی کە گوناح و تاوانیش پێ بسڕێت ئەوە چاکانی دەسڕێتەوە چاکەکانی لانا گوناح باریش دەبێت جابینەوە سەر دقی ئاەتەکە خوا دەفەرمێت جوانترین دین ئێوە پەیڕەوی دەکەن چییە؟ کە دین دیارە دینداری نەوع هەیە دینداری کرچ و کاڵ هەیە و دینداری مەزبوط و ڕێک و متەکامیل هەیە ومن ئەحسن دینە کام دینە لە هەموو شتێک جوانترە ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله أو كتو إنسان خوي تسليمي خواكا أو جاء بنبوية بهبوية بغموية بخوشيوية بناخوش خو تسليمي خواي يورك تواو جيانو مردنو هبونو نبونو هرشي هي بخوشي وناخوشي وعادي خواي يورك خو تسليمي خواي يورك ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله يعني أوجوان دين داري كردنا أو بيروي دينا كخو تسليمي خواي يوركي ومن أحسن دينا ممن أسلم وجهه وهو محسن أو جات ساكا كاربي كخود تسليم كرت خود تسليمي خواكر يعني دبيت ساكا كارك زور مهمة أوان هو كارم بوي كي أنا ببي بتساكا كارك خود تسليمي خواكر دبيت ساكا كار واتبع ملة إبراهيم حنيفا لدواي ساكا كار دبيا اتباعي أو دينيك حزت إبراهيم كدي يعني سي أو آقر نيسوتات دربدري ساردينا كردو أمة واحدة بوبا كان قانتا لله أمة واحدة بتنيا كان أمة خوا وصفي ذكاء بتنيا بوبا أمتك برنجاري نمرود بتشكين بتشكاندن وهجرة سربريني كركي أمها مشتاني خليل الله ورقر ها واتخذ الله إبراهيم خليلا بوبا تشي بوبا دوست خوش ويستي خوا يعني براسي أما أو بيرو كردن الدين والي ذكاء كإنسان دكات أمهم دسكوتاني هي كبوي وهو محسن أو بابتي إيميا من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه بأساني نية كببقي أو آستا براسي بأساني نايقية دبي أمهم في الترانة يبريني دبي دين داري شيء عملي بي يعني ما مصطفى بلى خود تسليم إخواكي محسن بي اتباعي بيجاني بيغمبران بي اتباعي سنتي بيغمبراني خوابي أو زادت فاني براسي بأساني ناتجه يسا ربو إما سطان نوتي همومان تدخلات منزورة يكتر الشعور يكتر بالنداركين تشيل بصمعي يكتر لكين يكتر ناوزراندن عيب عاري يكتر باسكردن نان بريني يكتر زردان لا يكتر ناخوشي نانا وتشيش نانا وبو خلق عيب عاري خلق باسكردن او خصلات الناشر كبرزت باسي دكي يعني هو كارانتين كوادا كان او صفتاني تدا بدي به طبعا هو كان زورا يقلو انا استاما لبر اويك تركه ما لا يعني اما بيتسوانا كمان ورقت وكا من حسن إسلام المرء فعل ما يعنيه دائما دين أو أنا إيشمان أويك خملة وبخوين أو إشي بكين زانم فلان كس تصدقا ونمنا لو أنا خلق به تجسول لسر مع مصاي عيني لأن سر اتجاهي سياسي فلان يعني لسر فلان كس تصدقا واقتصاد أو دهاتي لشوي جياني لشوي وإشوكاري تشي وتصدقا ڕۆژانە تەجەسوسات زۆرە حەلوانەی مزگەوتەکان و ماڵی خوا لەسەر مینبەر و مزگەوتەکان کۆمەڵێک گرفت بۆ خەڵک دروست دەکەین
ئاگاشمان لە خۆمان نییە ئاگار لێ نییە مامۆسای ئاینی تووشی چ بووە خەڵک وە بە تایبەتی ئێمەمانان لە مزگەوت خەڵک دەناسین لەو میحرابە جوانە خەڵک دەناسین خەڵکمان چۆن وەکو ئەو مەندیلەی خۆمان پێ پاکە ئەوانشمان خۆ پێ باکە و خەڵکیشمان پێ پاکە وا دەزانی خەڵک هەمووی بەڵام بەداخەوە دەبینی زۆر جار لە پشتەوە ئێمە گومانی خراپمان بۆ دەبردرێ یان تەجەسوسمان لەسرە یان قسەمان بڕویان پێچەوانە قسەمان بە هەڵە لێ وەردەگیرێ کە ئێمە ئەهلی نوسحین ئەهلی سڵحین بەڵام پێچەوانەکەی دێتە جێ کە خەڵک کێشە و گرفت بۆ دروست دەکەن جا ئێمە بە ئەندازەی دوورکەوتنەوەمان لە دین و لە خوا نەترسان بەڕاستی ئەمە دەبێتە هۆکارێکی زەق بەڕاستی تووشی ئەو تاوانە گەورەیە دەبین کە وەکو دەیبینی چۆنە ینی بەڕاستی بەختەوەری لەوەدایە کە ئینسان خۆی لەو تاوان و لەو قێزەوەنە بە هەند هەڵگری و پێی وابێ گوناهێکی گەورەیە ینی ئێمە يحسبونه هينا وهو عند الله عظيم ئەمە جاری وا گوناه بە کەمی دەزانی ینی فەرمو ئەو تاوانانە خەڵک ممکنە هەیە نەزانێت چشە بەڵام نازانی الخەبائیث دایکی هەموو تاوانەکان ئەوەیە تركه ما لا يعنيه كأوما لدى السوء بقرب يسوانكي فعل ما يعنيه دائما دين أو دكينا إشي روجانا مان أو دكينا كارو باي روجانا مان خم لو دخوين ناخذ فلان كس صدلي جوي هل دخين بزانين صدلي تاو دكينو بزانين تي هي لما زي زادني شين خوا معنا عيب عاري كسيك باس كابو اي مش دوسيشت كيف خينا سري خلق أمره لبو خوي ناجي لبو خلق دجي بەڵام ژیانەکەشی ئەوە ناکە لە پێناو خزمەتی خەڵک بژی بەڵکو سەبەبە لە ئەوەی کە تەفرقە و کێشە دروستکە لەوە بەرامبەری ینی چۆن وا بکەین ئەو دیاردێ بن بڕکەین و نەهێلین کە بۆ خۆمان بژین مامۆستا دەبی ئەم خەڵکە وعی بکرێتەوە لایانی پەروەردەیی بەڕاستی وتارەکانی ئێمەی لەسەر مینبەر و ئەوانەوە بێنین زیاتر ئەو بابە قەزای ئەخلاقی و ئەو گوناهە دەرونیانەی چکەوە لێوە سەرچاوە دەگری ئەمە زیاتر ئەوەی کە دەبینین بە ظاهیری قەزیەی گەندەڵی و نەعەدالەتی و فەوزای کە بە چاو دەدیترێ بەڵام زۆر تاوانمان لەبیر چووە کە لە ناخەوە سەرچاوی گرت و ئاگامان لەوانە نەماوە لەبەر ئەوانەی کە بەڕواڵەتی دەبینین ئەها گەندەڵی ئەها دزی ئەها چ دەکرێت لە جاددا ئەها لە بازار لەکوێ چ دەکرێت ئەو ژینگەیەمان لەبیر چووە حتا ئەو ژینگەیە چا نەکەین حتا دڵ و سینەمان خاوێن نەکەینەوە حتا دڵ و سینەمان خاوێن نەکەینەوە باوەڕتان هەبێ ئەو تاوانانە پێشی لێ ناگیرێت چکە ئیسلام هاتووە پێش لە حەدەس دەگرێت خۆ پێش لە وەکو لایانی قانونی و ئەو قانونە وەزعی کە ئێستا هەیە الوقاية خير من العلاج يعني ئێستا ئەوانە هەمووی بعد الحدث بەسە قەزێکان ڕادەگەن هەرچی لایانی قانونە و ئاسایشە و پۆلیسەوە نیە لەگەڵ ڕێز و حرمەتم ئەوانە بعد الحدث دێن بەسە قەزێکان ڕادەگەن و تاوتوێ وەزعەکە دەکەن بەڵام ئیسلام هاتووە قبل الحدث پێشی ئەوەی حدث ڕوودا پێت دەڵێ کاکە يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن ها ئیسلام هاتووە دەڵێ کاکە هەر خۆتی لێ پارێزە گومانی خراپ بە خەڵک مەبە پێشی ئەوەی بفەرمێ لا يغتب بعضكم بعضا هێشتان لە ئاخیریە چونکە ئەگەر گومانی خراپت بە خەڵک برد دەچی تەجەسوسیش دەکەی کە تەجەسوست کرد دەچی غیبەتیش دەکەی کە غیبەتت کرد مەرحەلەکان پێمان دەڵێ وەلا تەجەسوس وەلا یەک بە یەک پێدادێ هەروەکو ینی ئەوەندە بە تەدریجی هێناوێتی ئەگەر گومانی خەڵک بە خەبەر خەڵک نەبین گومانی خراپ بە خەڵک نەبین ئامادەنی تەجەسوسیش بکەی کە گومان پێکە نیازی خراپە دزی دەکا خراپە دەکا بۆ خوای نییە نوێژ دەکا بۆ خوای نییە جومعە دەکا بۆ خوای نییە حیزبایەتی دەکا بۆ خوای نییە خزمەتێکی ئاوەک جەنابتان کاکەمە کەناڵێکە چ دەکا بۆ خوای نییە ئاوا کۆمەڵی ئیشکالات دوای دێ دەڵێ ئەوە لە ناخی خۆیەوە گومانی خراپی بەر دوای دێ تەجەسوس دەست پێ دەکات دوای غیبەت و باز دوای کوشتن دوای حەسادەت هەموو ئەوانە لێوە دەست پێ دەکات هیچ کات ئەو کێشانە گەشتنە حەدی ئەوەی کە بۆن منە ئێمە دەزانین کە خۆی فەرمێ الفتنة أشد من القتل يعني أكبر من القتل يعني أو تداخلات أنا بقيش تحدي ويكا شيء وهذا دروز ببيت تحدي زيابونه يعني وتخوين برجع إخوانا خاص بالتأكيد كلا سرتاك هي تجبوها بس سرتاك شيء ما لو أنا اللي رأستا بتحديدي نيته وخيال من بلام بأندازيتي كلا وبون ما لقل شيء خلق باورتان هبه گومانی خراب وای کردووە یعنی تووشی غیبەت و تووشی فیتنە و تووشی کوشتن و ئەمن هەر بۆ خۆم بە واقعی لەگەڵ ینی وەکو لەتیفە قسێکی واقعی کە بۆ خۆم ڕوویدا لەگەڵ چەند مامۆستایەکی ئاینی تەڵەبە بووین لە موسڵاتینەوە لەسەر گومانی خراپ
کە هەر لە خۆمانەوە دەست پێ بکەین هاتین لە سەر زەی کەڵک لاماندا شوێک دەین و نانێک بخۆین و چایەک بخۆین و نوێژەکانمان بکەین و لە مووسڵ لە هاتین و لە کولیە هاتین لە مەطعمێک لاماندا ئیتر دانیشە و پێشەش مامۆستا هەبوو بەجلی کوردی هەبوو جداشەیەکی لەبەر بوو هەبوو مامان پێوە دیار بوو کەومەلا هەمومان بەڕەنگ دیار بوو مامۆستا و تەڵەبەی ئاینینە دانیشتین کە دانیشتین چاوەڕێمان دەکرد شتێک بخۆین و بهەستین لە دوورەوە پیاوێک لە دوور بە دووریمە دانیشت ئاوا سەرنجی مەیدا بوو یەک لە ئێمە کوتی کاکە وریابن ئەو کابرایە پێناچی چ نیازی باشی هەبی فعلا تەماشامان کرد هەموو کڕبووین خۆ لەو باس و خواسی کولیە چییە دێەوە ئیمتحانەکەم وا جواب داوەتەوە پرسیارەکە ئاوا بوو نیە دایمەن لە دوای ئیمتحانات هەرەوەیە وەڵامە هەمومان کەوتینە گومانی خراپ باوەڕتان نەبێت نانمان خوارد و ڕۆیشتین و بچین حساب و کتاب لە سەر کاشێرەکەی بڵێن کاکە ئەرێت چ بوو چەندە وەڵام مامۆستا پارێنگۆ ئاسڵ بوو پیاوێک لێرە هەستا لێرە دانیش بوو وڵای سەرنجە داوانە هەموو مامۆستای ئاینی بوون تم با پارەکەشیان بۆ واصڵکەم بەڕاستی خۆشم ویست خۆتان گومانی خراپتان بردوویەوە ئەجاوەرە ئەمە لێرە لەسەر و لە چۆکڕانی خۆمان دەین کو بە دوای کابرای بکەین بڵێن کاکە هەگەر هەم لە ئازاکە لە پارەکەی نا لە پارەکە کە پارەت بۆ ئێمەداوە خوا خێر موسەوە لە خۆت دڵسۆزی خۆتە بەڵام مامۆستا نەحەق نەبوون لەبەرەوە زۆر جار واتان بەسەر هاتووە ئەمە لەسەر چی یعنی تۆرە گومانێک دنیایەک ئیشکالاتی بۆمە دروست کرد پێچەوانەکەی هاتە جێکە ئینسان خوا دەفەرمێ ئین بعض الظن ئیثم نەکەن وریابن هەندێک گومان هەیە وەڵاهی تاوانە جا ئەمە واقعەکە کە من باسی دەکەم ئەگەر خۆ کابرا بیزانی با لەوانەیە فیتنە وەنیە لە باتی پارەمان بۆ بدا وەنیە بەڵام خوای گەورەوەی کردووە کە نازانێ گومانەکە شاراوەیە ئەگەر نا حکمت لەوەدا کە ئەگەر ئەوەی لە ناخداظنی ئەوەی کە ئین بعض الظن بەڵێ ئیثم ئەگەر حکمت لەوەدا کە هەموو ئەوەی لە ناخا بەس خوا دەزانێ يعلم السر وأخفى يعني يعلم ما في الصدور بس خواد زاني أجر أمن بزانم أتو سلنا وضلي من دايان أمزام أتو سلنا وضلي دايا لواني بشري نيري ها جابوا لي برا اشتكان زور جناها يبا ليه دس بكينوا يعني أو برنامج جناب زور جي خويتي ك أو جناها الشعراوانية مقصل السبكي ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن ها زور هي أو فاحشانك لناخوي بزرانا ديارة أوش فاحشية كاك گومانی خراپ بە خەڵک دەبین بە چاو نەزەر دەکەین کەس ئاگای لێ نییە دەچێ ماڵێک نابێت تەتەبوعی عوراتی مسلمانان و بەدوعی وعاری مسلمانان و کە ئێستا ئەوە گەورەترین ئەوە تەرکوهما لا یعنی نییە کاکەوە کەچی هەڕەشەشی زۆر گەورەی لەسەر هەر کەسێک کە بەدووە عیب وعاری خەڵکەوێ تتبع الله عورته إلا بتأكيد وایە ئەو جامە هەمووی تەرکوهما لا یعنیه بەخوای هەموو لەوە دەست پێ دەکەن کە ئیشی من نییە من بچم کاکە بزانم ئەوە چ دەکا و چی هەیە و چ ناکا و چ دەخوا و چ ناخواتەوە لە ڕووی هەندێک شتی معاملاتی ڕۆژانە وەکو ئێستا دەبینین گەر باسی سیاست کاکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان چ پێک دەکەی هەرچی کەرامەتی ئینسانە دەیشێوێنی هەرچی ڕحم بەزەی بە یەکتر ناکەی حد بەسەر لەسەر قسەیەکە ئەمە قسەی زبری شە دەیڕژن یعنی بەداخەوە کە ئەمە هەرچی دەبیستینی قسە دەیکەینە هەواڵ و بڵاوی دەکەینەوە گەورەترین کارە ساتە يعني كفى بالمرء إثما أولا بس إنسان أن يتحدث بكل ما سمع حتى جوي لي بوبلكاك بكاته هوالو بلاوي كاته ولا سر من لسرتو ولا سر أو فزع إذا كان يعني كارثات لو ده كشي أجر عيب الشهبة ستري واجبة سترك زي قالوا يكشتي بدروس كي زي قالوا يكشتي بدري عيبة كي ببوشي وستري كي وحرمتي بقري ويارمتي بديك يارمتي هردو شان لأن قرأ أو تشيتر أو تاوانا زقعتوا إثاري بيبكا وتس أوشي كقصي لسردكري دفاعي لبكي لنقرأ أم هم ظلمي برامر بك باش زناي بامستا أو كاريجري خرافانة تين كوالو ديار ديدا بديدت بله طبعا أما كاريجري كان عندك مان لبدايتي توزك هنا وبرت بلا درنجام خرافة كاني عندك تاواني لي برهم دي لإيجاد دي عندك تاواني لإيجاد دي كلا أنجامي سرقالبون بيكتروا توشي دل راوتشي توشي دل راوتشي زور دبي أو كسيك تداخل لك أو تداخل كراوة بنموني وام لبردستا دو طلبة بيكونا لقطاب خانة أوندي طلبكات ساوي لسر أو قطابيك زيرك لتنش خويتي أجر أوندب بخوي خريج بإسلام دو طلبة إسلام مشكلة هي لا امتحاناتها بيكون تدخلاتي أوند لست ساوي لسروي هي خوي لبيس وكب همان طلبة بخويني وكو حسادت غم بويته غم يقلد ليدا كاكتو بوخ هول نادي وخود
هەمان تاقا هەمان وزە هەمان کات کەچی پێمان دەفەرمێن لا يؤمن أحدكم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه پێچانەکەم وەرگرتی عكسا يعني دائما ظلم أما بيتسوانك ولا كفر فعل من حسن إسلام المرء فعله ما يعنيه أو ما كدوتا بيه وري إصلا أوش دين كاكا تشي باشا بو تروانابينم هرشي هي بو قوم كاكا قد بو هابي خوخ راسته فليتنافس المتنافسون لودا مهمة بس على الخير لودا مهمة فليتنافس لجانبي خويندن وعلم بدستينان علم بروكاكا توش وقتا بو توش هي ويقول أو نعمته بتوش داوة شاي بتو داوة مالي بتوش داوة ئەگەر حکمت هەبێ لەوەدا کە خوا نەیداوە بە و نایدا بە تو دەیداوی داویە بە ئەو مچینە حکمت ئەوە بێ کە تو پێ لەوانەیە ئەگەر ئەو ماڵی ئەو هەیە ئەو تو هەدبایە پێ غرور بای نەتوانی بە جوان ڕایگری کە داویەتیەوەی ئەگە نەیدا بە ئەو لەوانەیە ئەویش فەقیرێکی ئیغرا و مغریر ئەوە بایە و دەرنەچوو شکر بەشی خۆی شکرەکەی یانی وەنەبلوکم بالشر والخير فتنة خی گەورە هەم لەلایەنی چ فەقیری کردووی تاقیکردنەوەیە چ علمی پێ نەداوی تاقیکردنەوە چ علمی داوە بەو هەر تاقیکردنەوەی عسان تەکڕە شيء عسان تەکڕە شيئا يعني ئەوە مەبەستم کە یەکێک لە نمونونەکان ئەنجامەکەی ئەوەیە کە تو خۆی تووشی حەسادەتێک کردووە خەڵکی ئێستامان بڕۆ یەک دەردەشی زۆر کوشندەیە ئەوڕۆ خەڵک پرسیاری زۆر خەڵکیوەیە مامۆستا ماڵەکەم ئاوە مامۆستا ئەوەندەش ئیمانەکەی لاوازە بەرگەی یەک حەسوودی بەرگەی هیچ ناگری ماڵ بۆ خۆی نەمیوانیشی بێ ماڵ بۆ خۆی نییە ئەو کەسێک کە حەسوودیت پێدەبا بۆ نمونە گەورەترین عذاب ئەوەیە کە خۆی عذابی خۆیدات پێویست ناکەی لەگەڵ بڵێ عذاب زۆر لە ناخۆشیشی زۆردایە بەڵێ هەر ئەوانە شندێن مەڵی نەخۆشم قەلەقم حەسوودی مەسەرەن کاکە نەخۆشی دەرونی بووە فڵان کچە میردی کرد من نەمکردەوە فڵان کەس کوڕی ژنی هێنا ئەمەش نمنێنە ئێستا زۆر کەس دەبینم کە بەو غەمەوە دەناڵێن تووشی نەخۆشی بووە تووشی گرفتی زۆر کۆمەڵایەتی سەرێشەیەکی زۆر بووە ئەجا لە قوتابی لە گەنجان کە ئەوە دەڕوا لە خارج گیری خواردووە ناڕوا دەرناچی چەندان کەس دەزانم هەیە کە چەند جار بڕۆ تورکیا و ئێستا بە مانگ لەوێ دەرناچی و خەڵک هەیە دەرچووە و یعنی بووە بە یەک نەخۆشیە کە ئامانجێکی دیاریکراوی هەیە ئەودا شەرعیە ناشەرعیە مهم نییە گرنگەوەیە تو ئامانجێکی دیاریکراوە کاکە دەبێ بڕۆم گەنجان نەمان ڕۆیشتن کاکە ئەوە فەرموخوای گەورە قسمەتە دیارەت و خێر لەوەدا نەڕۆی دەرنەچی بڕۆ بمێنیەوە ئەوجا بووە بە کێشەوە غەمێک بۆ یەک کارەسات لە ناو دڵی گەنجەکان و قوتابیە هەروە کچی ماڵە مێرد شو ناکە وڵە فلان کەس و ینی گرفتێکی یەکجار زۆر حتا لە خێزان و دائیمەن ئافرەت ناڵێن با لە دوو پیاو نەبێ یان پرسیار لە پیاوەکەی نەکا لەکوێی بەڵام معقول نییە 24 ساعت لە ماڵ نییە تەلەفۆن پیاوەکە لەکوێ بزانە ها گومانی خراپ پێ دەبا گومانی خراپ دائیم بە تەلەفۆن دائیم تەجەسوسی لەسەر دەکە لەکوێ پیاوەکە ئەوە چێ ئەوە چێ لەگەڵە ئەوە چۆن بوو ینی گرفتێکی دەرونی زۆر لەو ماڵەدا هەیە بەوەش دەڵێن تەداخلات مامۆستا دەڵێتە پیاوەکەی خۆی لەبەرچی فلان ئاوا لەگەڵ خێزانەکەی وایە فلان ئاوا فیسانەوەە بۆ تەداخلی جانە دەکەی بۆ خۆت بژی یعنی نمونە بە پیاوی خەڵکی دێنێتەوە لەسەر پیاوی خۆی بەڵێ بەتەکید جا ئەمن بۆیە کە دەمێ خاڵ پێدا بێت مەسەلەی تاک مەسەلەی خێزان مەسەلەی کۆمەڵگا مەسەلەی جانیبی سیاسی کاکە ئەمن تۆ جیهەتێکت خۆش دەوێت مەرحەبایەکت کەم لەوانەیە کەسی سێم بڵێرێ کاکە ئەو مەرحەباچی کاکە ئینسانە دۆستە مسلمانە سەلام و کەلامان نەبێ سەردانمان نەبێ یعنی سیاست بۆ تو حەڵال بێ و پێدوا بێ کە وەکو گەزۆی حەڵال وایە بەڵام بۆ مەلا حەرام بێ ئەگەر سیاست بریتە لە خزمەتکردن بە خاک و خەڵک و نیشتیمان مەلا دەبێ پێشەنگ بێ بۆ تو حەڵاڵە پێدوایە خزمەتە بە خاک و خەڵکی دەکەی بەڵام لە مەلا و لە خەڵکی چاک یانەوەی معناوە سیاسەتی توی دەکەی هەڵەیە و پرێتی لە گەندەڵی خراپە بۆیە پێدوای ئاواژ من وا دەبینی یعنی بەڕاستی ئەمە لایانی سیاسیش تەماشا دەکەیت چەند گرفتی بۆ خەڵک دروست کردووە وڵات تۆ نابێ سیاسی تۆ عەزاب دەدرێ ئەگەر لەسەر لە ئیتیجاهێکت هەبێ وەنیا لەوانێت پێمان دەڵێن سزادراوی سیاسی بەس ئەو خەڵات دەکرێت ئەنا ئێستا لە وڵاتی مەحەیب نییە سزادراوی سیاسی هەبێ کارەسات نییەوە ماوەیەکی زۆر خۆم سزادراوی سیاسی بووم هەر سزادراوی سیاسی کو دەڵێ بە سیاست چوو سیاستیان پێ کرد
يعني سیاست ئەوەندە ناشیرن بووە لەم وڵاتی ئێمە کە بەداخەوە ئەو دەستەواژە جوانە کە ئەسڵەن مهمەی پێغەمبەرانی خوا بۆ سیاستکردن. ئەوجا بووی دەڵێم ئەوەندە مۆزوعەکە ئەوەندە تاوانەکە ئەوەندە قێزەون و کاریگەری خراپی هەیە خۆی خزاندۆتە ناو ماڵ، ناو تاک، ناو خێزان، ناو کۆمەڵگە، ناو سیاست، ناو حکوومەت، ناو قەزا و حکوم دادوەر دادگاکان. یعنی وەکو ڤایرۆسەکە شیرازی هەموو تێکدایە. تدخلاتی سیاسی لە ناو قەزایەکاندا نیە. توخوا چی ئیشی ئەوەیە کە سیاست و حیزب بێت تدخلی ناو قەزا بکە. توخوا چی تدخلاتی حیزبی لەسەر پەرلەمان هەبێ؟ نوێنەری خەڵک نییەوە؟ هەتا نوێنەری حیزبەت دەجا نوێنەری خەڵکە پەرلەمانتار. بۆچی تدخلات هەیە لە ناو پەرلەمان؟ ئەمە کارەساتی ئەوڕۆکە دادگاش سەری هەمووی دادگا سەروی هەموو شتێک کە سەربەخۆ نەماوە سەربەخۆی لە دەستداوە. ڕۆژنامە نووسە سەربەخۆ مامۆستایانی ئاینی باسی خۆشمان بکەین. یعنی ئیستیقلالەتی خۆمان فەوتاندووە. خەریکە حەڵالی حرامەکەن لەبەر ژەوەندی لایەنە. ینی بەداخەوە ئەوە تدخلاتە کارەسات. ئەوە من حسنی ئیسلامی المەرئی تەرکوه ما لا یعنی. ینی گرنگە ئێمە ئەوڕۆکە لە هەموو کایەکانەوە پێدابێن کاکە ژیانی خۆمان وەڵڵاهی دەبێت ڕاستەڕەکەینەوە. ئیشی من لە مهمەی مزگەوت ئەو مینبەر و میحرابەیە حەق چۆنە ئاوا بێ فەرق بەم و بەو نەکەم ئەو خەڵکی دێتە ئەو مزگەوتە هەمووی بە یەک چاو سەیرکە. ئەسڵەن خەتیب هەروایە دوعا بۆ جەمیعی مسلمانان ناکا خەتیب. ئایا سەلام لە هەموو کەس ناکا بەبێ جیاوازی؟ بەڕاست و بەلای چەپدا سەلام دەداتەوە پێشەوای هەموو خەڵکەکەیە. بەخوای وەکو دەرگای ئەو مزگەوتە کو سینەی دەرگای مزگەوت ئاوا دەکرێتەوە سین و دەرونی مامۆستاش ئاوا کراتەوە بۆ خەڵک. ئەو کەسێکە گومانی پێدەبردرێ چۆن بتوانی ئەو تداخلاتە کاریگەری نەخاتە سەرژیان و ئوموری ئەو کەسە. کەسێک گومان بە من دەبات تداخلی ژیانی خێزان و عایلە و کۆمەڵاتی من دەکا ئەمن بە شێوەیەک عایلەکەی خۆم تۆکمەکەمکەوە کاریگەریم لێ نەکە سەدێک دابنێم. بەتەکید دەکرێت ئێمەش لایانی کەی کە محارەبە دەکرێت ئەموکو عەرزم کردی کە ماڵ بۆ خۆی نێو میوانیشی بێ. ئەنی ئێمەش ژیانمان ڕاستەڕێ نییە. ئێستا ئەم بینایە ئەو مزگەوتە ینی کەم حاشایکی مەقام و ئەگەر بتەوێ جوانی ڕاگری خاوێنی ڕاگری بێت دەرگاکان و پەنجەرەکان و خاوێنی کەیەوە و تەنزیفی کەی تەنزیمی کەی ئەگەر وانەکەی تەپ و تۆزی دنیاوای لێدێ هەر دروست نوێژی لێ بکەین. ئەوجا ماڵەکانیشمان ئاوایە بەخوای ماڵەکانیشمان خەڵکەیە کاکە بۆ نمونە دەڵێ کاکە چیشتانەیە کار کەس دەچێتە قەبری خۆی ئەین تەدەخولی ئیشی خەڵک بکە کاکە ماڵێک سووتە لەو کۆڵانە ماڵێک بسووتێ ئەمن نەچم نەی کوژێنمەوە چی لێ دەکات. ئەزم یەک لە پرسیارەکان ئەوەی مامۆستا ئەخۆ تداخلات هەموو کەسێک بۆی نییە بڕات تداخلی قەزە و ئوموری خەڵکانی تر بکات یان چینەکەن کە بۆیە هەیە یان چه حالەتێک دەتوانین ئێمە بتوانین تداخل بکەین. تداخلکردنی ئیش و کاری یەکتر بە قەناعەتی خۆم بۆ چەند بابەتێک کە پۆڵێنم کردو لەوانەدا هەمانە هەت تداخل هەیە ئەمە باسی حرامە جارێ تا ئێرە باسی ئەوە بوو کە حرامە من تدخلی ئیشێکی تو بکەم کە پێویست نەکا ما لا یعنیه کە هیچ ئیجاب نەکە ئەمن تدخلکەم ئەو ئیشی خۆتە و بۆ خۆت ژیانی خۆتە و چۆن دەژی چ دەخۆی چ دەپۆشی کو دەڕۆی ماڵ و خێزانت چۆنە ئەوەی کە پەیوەندی بە خۆتەوەی خودی خۆت بە ذاتی خۆتەوە هەیە. بەڵام ئەگەر شتێک هەبوو لە خۆتەوە پشک و بەشی گەوتە کەیشتە مەش دەبێت ئەمە لەوێت تدخلکەین وایە ینی حاشایکی بەڕێز هەر کەسێکی تر ئەگەر تاوانێکی وای کرد کە زانیم خەریکە کۆمەڵگە تێکەدا ئیفساد دەکا نابێ وابێ من ڕائە منکم منکەڕا فەلیغەیڕه بیەدی کە زانیم ئەوجا خەریکە منکەڕەکە نەک هەر بۆ ذاتی خۆی بۆ منیش خراپە بۆ کۆمەڵگەش خراپە. خی گەورە هەزاران پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوی ڕێگە لەو ئیفسادێ بگرێت. لە کۆڵاندا عایلێکی خراپ هەیە دەکرێت تداخلکی بڵێ لایکن یان چاچیکەن دەبێت تدخلکە دەبێ ئمە هەستکو پێغەمبەرانی خوا وەلتەکن منکم ئومەة یدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر. هەر بۆشەوە كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. هێشتا ئیمان باسی نییە هەتا ئەمر بە معروف و نەهی لە منکر پێشی ئیمانە. لەبەرەوە کە ئێمە دەبی تدخلات هەبی حاڵ دەگاتەوەی کە واجبیشە تدخل بکرێ ڕێگری لە منکر ژێر چەتری ئیخلاص و سەوابە کە نیەتت خەیر بێ بە ئیخلاص و سەوابەوە دەبێت تو ڕێگەری تدخلکردن جار هەیە لێرە دەگێت دەچێتە بازنەی واجب تداخلکەی واجبە تداخلکەی واجبە ئەوجا ڕێ لەوانە بگری کە منکەڕێکت دیت ناشەرعیەک بوو وەکو عەرزم کردی کە لە شوێنێک
خەڵکێک خەریکی ئیفساد و بەلا ڕێدابردننی گەنجان و لە شوێنێکی ئاوا پاک گەڕێکێکی ئاوا پاک دێت و مەلهەیەک بکاتەوە و کاکە نازام چ بکاتەوە گەنجان بەلا ڕێدا با و خەڵک ئیفساد کا و بۆ ئەوی ژینگەکە پاچی بمێنێتەوە بۆی ژینگەکە و ژیانی خەڵک ڕاستەڕێبێخوا وەلەقەد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت دەبێت تاغوت ڕێ لێ بگیرێ کاکە بەسێتی تاوان و دەست هەڵگرە لە تاوان و لە گوناه یعنی مامۆستا ئەو منکەراتانێکی ئێمە دەیبینین ئەگەر تەداخل ناکەین جا بدەست یان زبانیان بە هەرچێک لە بابەتانە گونەحبار دەبین ئەم دەگەڕێتەوە سەر لێرە ئیرادەکە نائم ئیرادە کەسایەتیش بۆ مهمە ئێستا من وەکو لایەتی پرسیارێکە دووڕژان کە ئایا ئێمە مامۆسای ئاینی کە وتە پرسیارمان دەبێت ئێمەی لە توێژەکەیە کە ئێمەینە ئێمە زیاتر ئەولەویەت بە خۆمان دەدەین چ مامۆستا و چه خەڵکانی پسپۆڕن چه خەڵکانی مەسئول و بەرپرسن چه خەڵکانی ڕشپی و پیاماقوڵن ئەو ئیختیار و مختار و ئەوانانە کە لە گوندەکانان ئەنجومەنی ڕشتیەکانن ئەوانە پێوە هەستن ئەنجومەنێک دروستکەن کە منکەر نێڵ بە تەنسیق ئەجا ئێمە لە ڕێی مینبەرەکانەوە ئەوە وەزارەتی پەیوەنددارە مەسەلەن بتوانێت ڕێگری لەم هەموو فەساد و تاوانە بکە خوار ئێمە نین وەلتەکن منکم ئومەة یەدعون إلى الخەیر ئەوانە وەکو داوای خێر ئێمە داعی خێرین بەڵام دەبێت عامیلی خێریشمان هەبێ زۆر کات لە کورداری خۆمان دەڵێن چاکەی سەر بەخۆ سەری صاحبی دەخوا یعنی زۆر کات نیازم خێرە کە تەداخل دەکەم چاکەیکردن لەگەڵ تۆ دەکەم ئەم نیازم خێرە بەڵام تێیدا قەرزارە بمەوە ابن مسعود دەفەرمێ کەم من مرید للخەیر لم يصبه زۆر کەسێ نیازی خێرە بەڵام نەیپێکا لەبەرەوەی لەوانەیە ئالیەتەکەی هەو نەبێ لەوانەیە شێوازەکە نەزانێت جاری وە ئێمەش لە ئیشی بۆ ئیشی خێر چوینە بەڵام سەر نەگرت قەرزار بوونەوە ڕاست قەرزار بووینەوە تێیدا لەبەرەوە دەبێ بەڕاستی کەسی بەرامبەرت لاوێنەی جار هەیە بەو شێوە مجاملەت ناکە بیخوێنەوە سەرەتا ئیستیعاب ناکە بۆ سڵح دەچین خراتی لە دوو هاتووە دوو قسەی خێرمان تێ دەڵێ بری هەر ئەو مۆزوعم نەکردبایەوە ئەو حاڵەتانە دەکرێ بەڵام ئالیەتەکەی هەونیە تا چەند دڵسۆز بووی تا چەند ئوسڵوبی قسەکردن مهمە تا چەند بتوانانی بەسە ئەو کێشانەدا زاڵ دەبی بەڕاستی پێگە و کەسایەتی کەسەکەش پێگە و کەسایەتێکە کەسی وا هەیە مامۆسای ئاینی فەرقی هەیە بەو شێوەیە بچێتە ناو مۆزوعێک و خەڵکانێکی ئەگەر بچی بە ڕەنگەچ کە لەوانێ بامەتەوە چێ و چ بۆ چه هاتووی و چ مشکلەی تووە بۆ تەدەخل دەکەی و ئەوانە ئەمن لەو ماوانە لە قەزیەکی هەر لەسەر دوو گەنج بوون کە دەمەقاڵی و کچ و کوڕێک بوونش هەر بە تەلەفۆن لەگەڵ کچەکە کە وەرم گرتیە دوو قسەی خێری بۆ بکەم شتەکە گەورە نەبێ طبعا برای کچەکەی تەلەفۆن وەردەگرێ تۆ چی تەدەخل دەکەی خوشیم قسە دەکەی طبعا هێشتا ئاساییە بەڵام کە من گوتم من فلان و مامۆستا فلان و کابرا یەکسەر نییە 190 هێوربوویەوە کە داوای لێبوردنی کرد کە بە ئوسڵۆش قسەی کرد یعنی ئەو خۆی تو خوشتی تو خوشتی منە من تا ئەگە 150 بۆ کوڕە هاتوومە مەدان بەڵام 150 بۆ خوشکەکەی جنابیش داهاتوم دوو قسەی خێر لە بەینام بکەم ئەو جازانی کە ئیشی مامۆسایانی ئاینی چییە و چۆنە خەڵک ڕێ بە من دەدا ئەهلی سڵح بم مسلح بم لەبەرەوەکو مامۆستا دەزانی ئیشی ئەوە بەڵام چینە کەسێکی عادی احتیادی بێ لێ قوبڵ نەکرێت بە پێی ڕێزبەندی تاوانەکە چەندی زیاد بۆن فتێکی وا دروست دەبێت کە جیاببوونەوەی لێ دەکەوێتەوە یان دەگاتە حەدی قەتڵ بوون گوناحەکەش بۆ پێ گەورە دەبێت بەتەکید گەورە دەبێت ئینسان دەبێت و ئەگەرنا هەمووی هەر تاوانە هەمووی هەر تاوانە بەتەکید بەڵام ئەتوم ئەمەسم لە ئالیەت و شێواز و کەسایەتی و بەرنامە ڕێژی و ئەوانەوە دەبینی بەڵام کابرا هەر مەئجورە ئەوەی کە بە سوڵحێکەوە هەڵدەستێتە دەخول دەکا بەخوا هەر مەئجورە خۆ حەزەتی نوح سەلامی خوا لەبێ بە سەدان ساڵ دەعوەبان گەوازی کردووە و منچینە کەس جوابی نەداوەتەوە باسی ئەو کەسانەمان کرد کە بۆیان هێتە داخلکەن هەم لە ڕووی پێگە و کەسایەتەکانیشەوە هەم لە ڕووی ئەو علم و معرفەتیان ئەو شخصیاتی کە بووە بۆی بتوانین کاریگەری هەبێت لەسەر چارەسەرکردنی کێشەکانە جا ئەو تداخلاتانە هەم بۆن من هەندێک کاتێکا گوتمان حرامە مطلقان لە بەرەوەی فتنەی لێ دروست دەبێت هێندێک کاتیش واجبە بۆ ئەوی کە منکەر لابێ هیچ پەیوەندی دی حکمیمان هەیە بۆ ئەوی کە ڕێزبەندی بکەین کە حکومەکەی چۆنە و لەومان هەیە داخلکەین واجبمان هەیە حاڵەتی واجب کە لابردنی منکەڕە حاڵەتمان هەیە دەچێتە بابی سنەت و خێر و فەزڵ ینی کەسێک فەقیرە ونی خۆگەر لێی پرسی ئێکێک بژی ئەری حاڵ و وەزعی فەقیری چۆنە لەوانێ پێمەمنون بێ کە دەچی دەرکەی لێ دەکەی و یارمەتی دەدەی تەعاونی دەکەی ئەو دەچێت بابی تەعاون خۆ ئەسڵ کە تەرکوه ما لا یعنی ئەو هایە بەڵام لە عینی کاتات و کە دەچی لێ دەپرسی و ئەوە شؤونێکە تەدەخولاتی نیازی خێرت هەیە بەڵام نیازی خێرت هەیە تەعاونی دەکەی بەڕاستی ئەمە
دەچێتە بابی ئەمری خۆیان وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. خەڵکمان هەیە ئەوەندەی پێ ناخۆشە بزانە چکە تەدەخولە هەیە خەڵک هەیە پێ عەکسەوە پێی ناخۆشە کە بزانێ ئەتوو فەقیری چوو کاک خۆم فەقیر نیمە نیشی نانیشی نییە بخۆ بەڵام ئەوەندە ئیغرایە ئەوەندە ئیغرایە نەفسیەن نامرتاحە پێی ناخۆشە خەڵک پێ بڵێ فەقیرە خۆ عینی زان چکە تەدەخولاتە لەبەر عزت نفسێکی حەز ناکەن هەیە پێ تووڕە نابێ مەسەلەن بەڵام عینی کات ئیشەکە وەکو مسلمانێک تەدەخول دەکەی ئەتوو تێدا مەئجووری بۆی بتوان دافعی خێر بێ دافعی خێر بێت وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. حاڵەتمان هەیە کە حتى مثلا مباحة ئەتوو دەگەی کەسێک سلام عليكم سلامی خۆ نایناسی السلام عليكم چۆنی برا باشی كيف حالك وەزعت چۆنە لە چیای چێوە دەچی لە کوێ ڕادێ ماڵ لە کوێیە خۆ ئەوانە زۆر ئاساییە ناچێتە بابی حرام و یان ئەو شتانەوە مباحە هەمانە مەکروهە یعنی ناپەسەندە ئەرێ کاکە مەعاشت چەندە تو ئەرێ کاکە ماڵ لە کوێ ئێستا ئەرێ چەند خێزانت هەیە هەندێک پرسیار هەیە ئەوەی بدایەتی ئاەتەکە فەرمووی لا تەسألوا عن أشياء إن تبد لكم تسؤكم هەندێک شتێ مەپرسە لەوانەیە جواب بداتەوە تو ناڕەحەت بی هەندێک جار پرسیار دەکرێت لە خۆشی بمبورە مامۆستا چەند خێزان تێ بەشکو بە خۆی بڕێک نەشێک دروست کات ئەوە دەڵێ ئەحنەفی کوڕی قەیس کە گەورە و سەرداری بەنی تەمیمی بوو پیاوێکی زۆر ئاوا و بە جاه و منسەب بوو خەڵک خۆشی دە هەندێک دەڵێن کە لە تابعین بووە لە سەحابی بووە جا دەڵێ لێ دەپرسێکا کە تو ئەو چۆن توانیتە ناو ئەو هەموو قەوم ئەوەی خۆت کە دەڵێ 100,000 خەڵک تابعی بووە بەس لە بەنی تەمیمی خۆی دەڵێ ئەوەندە جاهی تووڕە بوو با هەر هەموو خەڵک تووڕە دەبوو کەیف خۆش بە ئەوەندە خەڵک اتیباعی ویان دەکرد دەڵێ دێ لێ پرسێ بەڵام تو چۆن توانیتە ئەوها پرسیاری لێ کرد ئایا چۆن توانیتە ئەو مەنسەبە بەدەست بێنی دەڵێ وەڵڵاهی ئەمن بەس تەرەکت ما لا ئەعنیه چۆن جوابی دا دەڵێ بەوەی کە دوورکەوتمەوە لە پرسیاری لا بەلای کە پەیوەندی بە منەوە نەبووە جوابی ویشی داوە یعنی پرسیارێکە ئەسڵان کردنی بۆ دەیکەی دەرسێکی وای پێدا دەڵێ من ئەمن بۆی گەشتمە ئەو مەنسەبە کە پرسیار ناکەم لە شتێک کە پەیوەندی بە منەوە نەبێ یعنی ئەتوش پرسیاری ئەوە مەکە کە من ئیشی تو نییە من چی وای لە من کردووە چیوە دەڵێ پرسیارێکی زۆر معقوڵ وەلامەکەشی دایەوە هەم گەیشتە قەنەعات کە دەرسیشی دا و پند ئامێز بۆ جوابەکەی ئەجا ئەمە بەڕاستی ئەوەندە بەختەوەرە ئەو کەسەی کە هەز دەکا بۆ خۆت شەوانە بکەوە ئەو ڕۆژە هەتا شەو زانە دڵی چەند کەس ئێشاندو بۆ پرسیارانە پرسیاری لا بەلا بێجێ و ڕێ دادەنیشی مەجلیسەکانمان کاکە یەک لەوانەیە هەر زبان فەلیەقول خەیرن ئەو لیەسموت ئەوەندەی گرفتاری دەستی زبانی خۆمانین ئەوەندەی بە زمانی خۆمانەوە هیلاچین ئەوەندەی کاتمان وا دەکوژێ بەلاش ئەو کاتە دەڕوا کە نیعمەتانی مەغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ يعني بەڕاستی زبانمان دەگەڕێ لە سەقسە و بهنان و بردن و عیب و عاری خەڵک و بە خودای یەک لە ڕێگاکان یەک لە چارەسەرەکانیش کە باسی ئاخری جەنابەت کە باسی دەکەی يعني چارەسەریشە کە ئیمە حیفظ اللسان و زبانی خۆمان گرتن و ناخی خۆمان خاوێنکەینەوە کە سەحابی هەبوو لە کاتی سەرمەرگە بزە و پێکەنین خەریکە خەڵک هەراسانی کردو دەڵگا کە تو بەس پێ دەکەنی دەڵێ وەڵڵاهی ئەوەندە مرتاحم کە من ئێستا دڵێکی زۆر سەلیم کە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم دڵم ئەوەندە دەروونە لەبەر ئەوەندە دەروون پاکە ئەوەندە دڵم خۆشە لەبەر ئەوەی ئەو ڕۆژانە کە دەبینم خەڵکانێک دەسمەوە ڕۆژی قیامەت ئەمن غەم و غەش هیچم تەدەخولاتم بە کەس نەکردووە تەدەخولاتم لەگەڵ هیچ کەس نەبووە وازم لەو شتانە کە پەیوەندی بە منەوە نەبووە و دیسانیش هیچ غەڵ و غەشم لەگەڵ مسلمانان نەبووە ولا ئوبەڕەم تەواو دڵ و دەروونم عەقیدەیەکی دامەزراو بووە ولا ئەم هەبوو بۆ هەرچی مسلمانە هەرچی غەشم نەبوو بۆ هەرچی مسلمانە ینی ئەوەندە ولا ئوبەڕایشی تەواوم هەبووە هەم جەسەشی دەرونێکی مرتاح و ئارام ئێستعداد لە بۆی کە بگەڕێتەوە خزمەت خوا پاچی ئەوەی کە بگەڕێتەوە لای خوا بە پاچی و مهمە کە دەستجێ دڵخۆش ئەو خۆ قوڵتاندنی کە باسمان کرد ئێمە دەست خۆش بێ بەڵام بە کورتی ئەگەر چارەسەرەکانیمان پێ بڵێ بۆی بتوانین ئەوانەی کردومانە تەوبەی لێ بکەن و لە داهاتووشان نەڕۆینە سەریدی یەکەم شت طبعا ئەمە خوای گەورە فەرمی ولا تقف ما ليس لك به علم ئەمە دائما متابعی خۆمان بکەین ولا تقف يعني ولا تتبع قد بدواي
شتێکەوە نەکەون کە عیلمم پێی نییە کەس زانست کەس هیچ سوودی نییە بۆ من با بۆ خۆم بژیم بۆ خەڵک نەژیم با مراقبەی خۆم کەم ولا تخف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا يعني أما بحس بكين كاكا زبانة اللي تا مسؤولة من ظلم بأمهم غشو خفيلو غرزو قماني بدقماني وتجسس وأنا هم اللي ضلوا خوم فرضنا من ضلوا شي درون بخو خان كم براسي أو يقل سعر سركان كز درون تخاون بو أو جا زباني خود خاون كم مثلا زور كتساوزار كتساو كهيت ساي بيس بون منا لكسا كذا زياني بيدقين تيدا قلنا حباري شبيه نحباري لبروي بناخوا بهناسي شيء توسو سيدك أو جا وكباسم كل باراستني زبان باراستني زمان يك إنسان بشتي إنسان دشتيني أو زباني كروجان إما قرفتاري أوين أو وايلي كردو كم تركته من حسن إسلامي تركه ما لا يعني أو زباني لي ناقري يعني زبانك يخود كبيرون صلى الله عليه وسلم دائما بالصحابة كان يفرموا فك عليك هذا أو زباني خود بقرة والله أودت فوتين الروج قيامة بلاي سرا زباني خود بقرة أجر كاتي بيوزدانه به بكارينيني باشان أو لهم يقرن ترك وآياتي باس ما انكر اجتنبوا كثيرا من الظن دائما خمان مبارزين لبد قماني خراب بيكتر نبين يكتر باش بخوانينوا وخوشويستي ومحبة ما هبه دائما سردان وعلاقات دروس كينوا هنا حزر ما مصابون وبين وصلوا حفتا ودو بينوا كتي اما لبي هيت بيننا دروس دكين حتى صله رحم استدبن زاني خلق زور لي يكتر دخواني برا لقل نيه برايتي ديني برايتي نسبي او برايتي دروس كينوا انما المؤمنون اخوه فاصلحوا بين اخويكم ما صار لي دروس بنبرا بون من اگر كسيك زاني شي لبو دروس دك اگر كسش نزيج خوي بهر كسيك بابا عم قصب كاين الذكري او كسا خوي لي بقرينك او قطعي سي رحمك بلا بوي دبينه كتسندي لي دور به لتش شو غرفت دور تردبه بوي هي بخداك جناهي دي كيكلا كذا على سري حتى روج بروج لي دور به بو بيغم صلى الله عليه وسلم قال مسلمان سيروج قصه قال لي كانك تشيلي دك كيدو دكويت بابي اجرو سوتان وتعذيب دان لبرو با ما مسقط عيسي رحمنك بلان هرد زاني او كسد دوباره ودباره دبيتو تسندي لي نزيق بي شاشه بدو زاني كمصاحبه ومرافقه كردني او بلام لكسبو كسد غوري استامكو دايكو باوك او ناكري قطعي اواني مثلا برايتيدنا ك دزاني تيكلا بوني لقلت شاشد بو دروز دكا او انسان الحذر كل الحذر خلوان كجيتهم وجي تاوان وخرافه كاري ما مستا اگشتك ما به تامكو تايبي بين والله دوباره سباره سپاس بو جنابتان و ميدوارين ايمش لنا خو خومن اصلاح كين وحالي خومن باش كين هرچی درد و نخوشی و ناخوشیه براستی امش دبینن که لهم لاک و اورو درد و بلا و نخوشی بو مانده لانجام دور کوتنو مان چون که خوای گور حذر مانده داته فليحذر الذين يخالفون عن امره ان تصيبهم فتنه او يصيبهم عذاب اليم بايما خومن لهرچی تاوانه و بامر خو بفارزين هم بازني بامر خو بما كسبت ايدي الناس بما كسبت ايدي الناس والله وكدل ظهر الفساد في البر والبحر كاك برادر يقول والنحلي يعني ويلي هاتي لنا هنجوين ولا في الله مش هنجوين دكين يعني خيانه لا هنجوين ولا معصي ولا من البر والبحر عام الهوي ده غشوا فيه خيانته باوريا بين خومان ساكن باش كنخاي يقول رحمن بيبكا وما باريس ان شاء الله زور سپاس باريس بخير بين يا اخوا خاي پاداشي برستم داتوا خوتو استافكتو خاي يقول بتام باريس ان شاء الله باريس مامستا علي هرتلي پیش نجو تارخين مزگوتي حاجي عزيز لا بيرش عزيت من داي خاي يقول پاداش داتو قابو مدبلي ان شاء الله مامستا واش بخير بين يا اخوا واخيتام ان شاء الله بتشاوك والله بینەرانی عزیز و خۆشەویستارێ لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ خوازیارین کە ببێتە جێگە ڕەزامەندی خوای گەورە و ئێوەی عزیز و خۆشەویستیش لەگەڵمانە سوودمەند بووبن تاکو دیدار بە خوای گەورە سپاردن. السلام علیکم ورحمة الله وبركاته.